بەدێڕی نێو دروشمەکانی دەستیان دەیانەوێت باسی خراپی دۆخی و ئاژەڵانە بکەن کە لە نێو پەناگەی ئاژەڵانی بێلانەی سلێمانی کۆکراونەتەوە. ئەمانە بەشێک لە ئاژەڵ دۆستان و دەڵێن پەناگەی ئاژەڵان بووە بە زیندان و کوشتارگەیەکی گەورەی لە ناوچوونی ئاژەڵەکان. بەڕاستی شارەوانی سلێمانی سەرۆکاتی شارەوانی سلێمانی تاوانباری سەرەکیە لەم کارەیە کە بێ پلان بێ بەرنامە بێ ئەزمون دەستیاوەتە ئەم کارە. ئێمە چەندین مانگە بەڕاستی بێدەنگین لەبەرەوەی کەوتمان بزانین کارەکان بەرەو چۆڕە، بەڵام خراپتر و خراپترینە. سەگەکان لێرە لە حاڵێکی زۆر خراپن، زۆر برسین، تووشی نەخۆشی گەڕی بوون سەرتاپە کە ئەمە چوارەمین وەجبەی سەگەکانە کۆ ئەکرێتەوە، بەڵام بەداخەوە هەمووی وەجبە لە ناوەچێ و دەمرن. ئەوانەی لێرن شارەوانی و ڤێتەرنەری سلێمانی بۆ هۆکاری سەرەکی لە ناوچوونی ئاژەڵەکان و خراپی ڕەوشی ژیانیان دەزانن و دەڵێن ئەو دوولایەنە بێباک و کەمتەرخەمی سەرەکین بۆیە ڕۆژانە دەبووە 20 سەگ لە ناو دەچن. ڕامەی سەرپەرشتێک ناکرێن، هەر ئەکرێنە ناو حەوشەکە و تاوای تر بیریان لێ ناکرێتەوە. ئەنجا دوای بە حساب خواردنیان بۆێنن، خواردنیشیان بۆێنن، دوو جار بە خراپی بوانێنن. یەک کەیەت بەسەر چووە، دوو لێرە ماوەی یەک دوو ڕۆژی پێچێ لینجاوێک گەیاتەوە، دوای ئەوە خۆی ئەو لینجاوە کۆمەڵی بەکتریا دروستەکە کە هیچ ڕۆژ لەبەرێ ناتوانێت مقاومەی بکە و بەرگری ناکە، ئیتر بە بۆگەنی ئانەنێ بە تێکچووی ئانەنێ. پاش دوو کاتژمێر لە گربوونەوەیان ئاژەڵ دۆستان ویستیان بستە نێو پەناگەکەوە بە مەبەستی بینینی دۆخی ئاژەڵەکان و چارەسەرکردنی بریندارەکانیان، بەڵام ڕێگەیان پێ نەدرا. یەک دکتۆریا دکتۆر دانراوە کە ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە لە چاو سەگەکانی سلێمانی کە ئەیبینین هەم لە ناو شارەکان هەم لە ناو گەڕەکەکان کە پێویستە ئەم سەگانە کۆ بکرێنەوە و هەمویان نەزۆک بکرێن و پێش ئەوەی نەزۆک بکرێن هەز نەخۆشیێکیان هەبێت چارەسەر بکرێن و تێکەڵ نەکرێن لەگەڵ لە سەگی تەندروست و سەگی نەخۆشجیا بکرێتەوە و هەروەها ڤاکسینیان هەیە لقاحیان هەیە کە پێویستە ئەمانیان هەمووی بۆ بکرێت بۆی نەخۆشیەکان لە نێوانیانە بڵاو نەبێتەوانێ و نزیکەی 2 ساڵ بەر لە ئێستا لە ناوچەیەکی دوور لە نیشتەجێ بوون شارەوانی سلێمانی ئەم پەناگەیی بۆ ئاژەڵانی بێلانە دروست کرد سەرباری ئەوەی چەند جارێک ئاژەڵی کۆکراوی بۆ هێنراوە، بەڵام بەوتی ئاژەڵ دۆستان لە کۆی نزیکەی 4000 سەگی کۆکراوە لەم پەناگەیە کەمتر لە 500 سەگیان ماوە و ئەوی دیکەیان لە ناوچوون بۆی خراپی شوێن و نەشیاوی خواردن و خواردنەوەیان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.